بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خۆی گەورەتان لێبێ. لەم ڕێپۆرتاژەدا تیشک دەخەینە سەر ڕۆڵی مامۆستا شێخ سەدیق عەبدولعەزیز لە ڕابوونی ئیسلامیدا و ئەو کارانەی لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام کردوویەتی. جنابی مامۆستا سدیقی کە گوڵەوانەی کەەوە مەشهور بوو بە پیاوێکی ئیسلاح، بە پیاوێکی بێنەفس، بە پیاوێکی خواناس، زۆر جار زەعامەتی ڕەدەکردەوە، زۆر خۆشەویستیش بوو لە ناو خەڵکە. هەڵاکۆڵێکی چاکی بوو، ئەو پەڕی دەوری بوو لە هەمدا دانەگشتی مزگەوتی کردەوە و لە هەموو شوێنە خەیریە کرد و بەشداری هەموو خەریە کرد و پیاوێکی مسڵمان خواڕاخوی کای خوار هەم پێ بکایە. الحەمدولillah مامۆسایەکی باش و حورمەتی بوو، تایەکی خاس و بنەچەی باش بوون، گەورە تا بچووکیان هەمویان پیاوانە بوون. خزمەتەکانی لە پێشکەش بە ئاینی پیرۆزی ئیسلامەوانی کە کرد، میلەتیانە کرد، خزمەتی ئیسلامیانە کرد، خزمەتی ئەوانە کرد لە مزگەوتە بێت تاریفون دایمە. وەڵڵاهی دەورێکی تەواوی بووە لەگەڵ هەموو مامۆستاکان و براکانیان لە ئیسلامیە، لە ڕێگەی ئیسلام و ئینجا لە ڕێگەی جیهاد و تێکۆشان لە ڕێگەی خۆی گەورە هەمویان بە بنەماڵە هاتوون، هەمویان لە خۆوەزای هەمویان دەوری باشیان بووە بۆ ئیسلام ئینشاءڵڵا. جیهادی بۆ خۆی کردووە، جیهادی ئیسلامی کردووە، ڕێک و بێک بووە لە هەموو مارەیەکە. مامۆستایەکێک بوو لە پیاوانەی کە لەم ناوچەیە ڕۆڵێکی گرنگی هەبوو، بە تایبەت لە کاتێکا کە هەموو ڕابوونەکان سڕ کرابوون، ئەو توانی لە مەملەکەتەیە گەنجانێکی زۆر بکاتە خۆی و بتوانێت و ڕابوونە زیندوو بکاتەوە و میخاتە سەر زڕەوڕەوەی سیاسەت و کار بکات و ئەم وڵاتە ناو ئەمما جۆرێ لە جۆرەکان پێشکەوتنی سیاسەتی ئیسلامی تایە بەرقەرار بێت. گومان جەنابی مامۆستا هەر لە تەمەنی مناڵی و گەنجی و لاوێتی لە ناو ڕابوونی ئیسلامی و کاری ئیسلامیە گەورە بوو، پێگەیشت، گۆشکرا و لە تەمەنی خۆیان توانی خزمەتێکی گەورە بکە بە ڕابوونی ئیسلامی، بەوەی کە مسلمانان شپرزە بوون، بڵاو پوش بوون، توانی مەجموعەیەکی زۆریان کۆ بکاتەوە، وەکو تەزبیح بیان هۆنێتەوە و لە کاری ئیسلامیە بەکاریان بێنێەوە، خزمەتێکی بەرچاو بکەن بە کاروان و ڕابوونی ئیسلامی داواکارین کە خوای گەورە لێی قبوڵ فەرموو بێ و ئەوانەی کە هاوکاری بوون هەماهەنگی بوون بە هەمان گوڕوتین و حەماسەتەوە بەردەوامی بدەن بە کاروانەکە و ساد و سڕیە کە ڕووی کردووە لە کاروانی ئیسلامی و مێدەوارین وەفاتی ئەم بەڕێزانە مسلمانان هوشیار بکاتەوە، بێدار بکاتەوە کە زیاتر و زیاتر پابند بن بە ئیشوکاری ئیسلامی خۆیانەوە و جێدەستیان دیاری بکەن کە بێگومان عاقیبەت و ئەنجامی هەمومان وەکو جەنابی مامۆستا بێ بۆ ئەوەی بتوانین خزمەتێک پێشکەشکەین بۆ دنیا و ئاخرەتی خۆمان و ئیسلام و مسلمانان بە پشتیوانی خوای گەورە. شێخ سەدیق عەبدولعەزیز ڕۆڵی چی بوو؟ ئەو خزمەتانی کە لە ڕابوونی ئیسلامیا کردی چی بوون؟ سەرەتا خوای گەورە لێ خۆش پێوە و بە فردۆسی
بەرینی شاد کە ئایشەڵا پلەی بەرز بکاتەوە لە پلە بەرزەکانی بەهشتا من دەتوانم بڵێم هەموو سەحوی کوردستان هەموو سەحوی ئیسلامی لە کوردستان قەزاری مامۆستا شێخ سەدیقین مامۆستا جوڵێنەری سەحوەکە بوانی سەحوەکەی زیندوو کردەوە و خزمەتێکی زۆری کردووە و کەسێک بوانی بە پاچی هێنایەوە ئینشەڵا هەر بە پاکیش ڕۆشت چاوی لە ماڵی دنیا و پلە و پۆس و کۆمەڵە شت نەبوو توانی خزمەت کا و خزمەتێکی باشیش کرد خوا گەورە لێ خۆش بێت ئینشەڵا. بسم الله الرحمن الرحيم إنا لله وإنا إليه راجعون. مامۆستا سەدیق کەسایەتێکی ئیسلامی بانخوازێکی خاوەن تاریخ ڕابردوویەک پڕ لە سەروەری و لە خزمەتکردن بە کار و بانگوازی ئیسلامی ئەو هەموو زۆر بەشێکی زۆر لەو سەرکردە و قیادە و کادیرانی ئەمڕۆ کە ئێمە لەناو ڕابوون و کاروانی ئیسلامی ئەبینین بەشی زۆری نەمامی دەستی مامۆستا سەدیقە. تاریخێکی پڕ لە ماندووبوون پڕ لە تێکۆشان پڕ لە زەحمەت لە پێناوی کار و پرۆژەی ئیسلامیدا و ڕۆڵی گەورەشی بوو لە زیندووکردنەوەی با بڵێم ئەم کاروانە ئیسلامی ئەمڕۆکە لە کوردستانە هەیە ئەلحەمدولیلا هەنگاوێکی باشی بڕیوە ئەو یەکێکە لە موەسیسین و بناغەدانەرێنی ئەم کاروانە ئیسلامیە داواکەین لەخوای تەعالا لێ خۆش بێ بە بەهەشادی کاو و ئەو ماندووبوون و زەحمەتەی بخاتە تەرازوی چاکەکانەوە. دیارە ئەمڕۆ پێشوازیماندا هەواڵێکی دڵتەزیان کرد کە بۆ کوردستان بەڕاستی مای خەمێکی گەورەیە کە بەڕێز مامۆستا شێخ سەدیق عەبدولعەزیز یەکێکە لە بنچینەکانی کاری ئیسلامی لە کوردستانە یەکێکە لەو ڕەمزانەی کە هەر لە سەرەتای ژیانی وە خزمەتێکی بەرچاوی کردووە بۆ جێدەسی لە هەرێمی کوردستان دیارە کەسایەتێکە هەم لە کوردستان هەم لە جیهانی ئیسلامیە ئەناسرێ و ئێمە هەمومان خۆیان بە قەرزاری زانین یەکێ بووە لەو سەرکردانەی کە ماوەیەکی زۆر ڕابەرایەتی هەمومانی کردووە. ئێمە بە هەموو شێوەیەک یادەوەریەکانی هەمومان بەرزی نرخێنین جێدەسێکی لەسەر دڵی هەموو لایەکمانە هەیە خی گەورە لی خۆش بێ و خی گەورە بیکاتە مای سەربەرزی دنیای قیامەتی هەمووی بەشکۆیەک بۆ خۆی دروستی کردووە خی گەورە لێ خۆش بێت و خی گەورە سەبوری هەموو مسلمانامدا لە کوردستانە. بێگومان مامۆستا سەدیق عەبدولعەزیز کەسایەتێکی گەورەی سەحوەی ئیسلامی بوو خی گەورە دەرەجەی عالیکە لێ وەرگێ و لە گوناهی خۆش بێ. وفاتی بەشێکە لەو خەسارەتانەی کە لە ئومەتی ئیسلام و لەگەلی موسڵمانی کورد ئەکەوێ بەڵام ئەوە ڕێگەی هەمومانە و هەموو ئەڕۆین و سوپاس بۆ خوا کە ئەو بەسەربەرزی و بە خۆشەویستی هەموو ئەم خەڵکەی کە ئەیبینی دیارەکە چەندە جێی تەقدیر و جێی ڕێز بۆ لای هەمومان برایەکی گەورەی بەڕێزی هەموو لایەکمان بوو خی گەورە لێ خۆش بێ و درێغی نەکرد لە تەمەنیا لە تەمەنێکی هەشتا ساڵیە بەشداریەکی گەورەی سەحوەی ئیسلامی کرد و یەکێک بۆ لە قیاداتی کاری ئیسلامی لە کوردستانە خوالی خۆش پێ و خوالی وەرگرت. إنا لله وإنا إليه راجعون. مامۆستا مەلا سەدیق مامۆستا مەلا عەزیز پریسی یەکێک بوو لەو مامۆستا بەڕێزانەی کە لە شاری هەڵەبجە و دەڤەری شارە زور و ئەم ناوچەیە ئەویش ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە لە ژیانیە مانووبوونی خۆی هەبووە لە زمانی خۆیان من وا ئەزانم ئەگەر مامۆستا مەلا سەدیق لە پەنای مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عومەرا نەبوایە هەروە مامۆستا مەلا عەلیش لەوە چێ باشتر دەرکەوتایە بەڵام ئەو بەڕێزانە کە برا گەورەی ئەون ماشەڵڵا وەکو بڵێ هەندێک جار برا گەورەکان برا بچووک و ناونجەکان ئەکەن بە ژێرەوە. مامۆستایەک بووە هەم خوێندنی ئاینی و مەلایەتی خوێندووە تاوەکو ساڵی 59 لە ساڵی 59 کۆمەڵێک لەو مامۆستانەی هەڵەبجە ئیمتیحانێکیانەکەن دەورەیەکیان بۆ ئەکەنەوە ئەبنەمە معەلیم ئەبنە مامۆستای ئیبتیدایی لە مەکتەبەکانە هەم لە زمانی فەقیهەتی و مەلایەتی و هەم کە من نازانم ئەو کاتە بەڵام لە زمانی مامۆستایەتیەکەیانە بە خزمەت زۆربەی زۆریان گەیشتون مامۆستا شێخ سەدیق و مامۆستا شێخ عەزیز پارێزانی و مامۆستا مەلا عەلی کۆکۆی و مەلا عومەری ڕێشاوی و لەو بەڕێزانە الحەمدولیلا ڕۆڵی خۆیان هەبوو کاریگەری خۆیان هەبووە لە ناو شارە لە ناو مەکتەبەکانە لە مزگەوتەکانە ئەوەی کە توانیوانە وەکو کەسێک کە ئیلتیزامی هەبێ بە ئیسلامەوە وەکو بانگخوازێک کە هەر لە سەرەتاوە پەیوەندیان کردو بە ڕابوونی ئیسلامیەوە دەوری خۆیان هەبوو الحەمدولیلا بۆ تێگەیاندن و ڕێ ڕۆشنکردنەوە بۆ ڕۆڵەکانی ئەم گەلە مامۆستا الحەمدولیلا ئەوەنەی ئێمە ئاگادارین هەوڵ و مانووبوونی زۆر بووە لەو بوارەی کە توانیوێتی و ئیجتیهاد و هەوڵ و
تێکۆشانی خۆی هەبووە تر ئەو ماوەیەکی شە نەخۆشە و کەساسە جەنابی بنەماڵەکان فەرمو جەنابی باوکی یەکێک بوو لە هەرە مەلا گەورەکانی کوردستان مەلایەکی زۆر زۆر شارەزا و بەتوانا بووە کە لە هەموو ئیلمەکانە دەستی باڵای هەبوو اینجا مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عومەر کە لە هەمویان گەورەتر دوای مامۆستا مەلا عوسمان اینجا مامۆستا مەلا عەلی ئەوانیش لە بواری يعني تدريس وإمامة وخطابة لبواري صلحي كومالايتي ولبواري سياسة يعني رابري ورنماي أو خلقها الحمد لله روليان ديارة هتا أم دقيقة ئێمە دوعای خێر بۆ جەنابی مامۆستاکەین لەخوا داواکەین خوای گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکاوە لە هەڵە و کەم کورتەکانی ئێمەش و ئەویش خۆش بێ بەڵام ینی ئەوەی کە جگەی نیگەرانیە ئەم بنەماڵە گەورەیە ئەم خێزانە گەورەی مامۆستا مەلا عەزیز ئەوە وردە زانایان تیان نەما ئێستا جەنابی مامۆستا مەلا محەمەد ماوە کوڕی مامۆستا مەلا عومەر لەگەڵ مەلا نەجمەدینە مەلا محەمەد نەخۆشە دوعای بۆکەین خوای گەورە شیفای با و لەشی ساغ بێ لەبەرەوە خۆزگا کوڕ و کوڕەزاکانی ئەم مامۆستا مەلا عەزیز و ئەوانە بیان توانایە بارکول و جێبوایە ئەو کلێنەیان پڕ کردایەتەوە و هەروەها بیان توانایە مێژووی بنەماڵەکەیان بنووسایەتەوە بیان گەیاندایە بە خەڵکی کوردستان و ئەوانە چونکە ئەم پیاوانە لەسەر ئاستی کوردستان و عێراق و ئەتوانم بڵێم جیهانی عەرەبی و تەواوی دنیا ناسراون خوای گەورە لێی خۆش بە سوپاسی ئەوەش دەکەم. جەنابی مامۆستا سەدیق عەبدولعەزیز یەکێکە لە سەرکردە دیارەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان هەر لە ساڵی حەفتاکانەوە یەکێک بۆ لەو کەسانەی کە لە دراساتی ئیسلامی خزمەتێکی بەردەوامی کردووە و قوتابی و شاگردی زۆری هەیە ئەمڕۆ لە کوردستان کە ئێستا لە سەحو و ڕابوونی ئیسلامیە کارەکەن. مامۆستا مەلا سەدیق عەبدولعەزیز یەکێک بوو لەو مامۆسانەی کە دووچاری گرتن و ناڕەحەتی بوویەوە و لە خەبات و تێکۆشانی بەردەوامی لە سەحوەی ئیسلامی کوردستان جیهاد و تێکۆشانی کرد بۆ داکۆکیکردن لە میلەتی کوردی موسڵمان و خزمەتێکی بەرچاوی کردووە کە ئەلحەمدولیلا ئەمڕۆ شاگردەکانی ئەو شاهیدەی بۆ ئەدەن کە مامۆستا سەدیق بە خامەی ڕەنگینی خۆیشی و بە ماندووبوون و زەحمەتێکە کێشای توانی جێدەستی خۆی دیاری بکە. دووپاتیەوەی کردەوە ئەو جیاوازەیە لە ناو خەڵکی کوردستانە هەیە کاڵ ببێتەوە بسڕێتەوە هەمومان برایەکین هەر کەسمان ئینتیمایەکیشمان بە شێوازێکی کەبێ بەڵام لە چواردەوری کوردستانەکەەوە بووینەوە خەسڵەتی زۆر بوو ینی من ئێستا لەم وەختا بتوانم باسی خەسڵەتە زۆرەکانیەوە بکەم ناتوانم بەڵام هەرەوە ناڵێم باوکێکی زۆر حەنون بوو بۆ هەر هەمومان لەگەڵمانە کە مناڵ بووین مناڵ بووە کە گەورە بووین گەورە بووە زۆر دڵی گەورە بووە هەمیشە نەسیحەتی ئەوەی کردوین کە غەیز و ڕق و کینە لە دڵمانە نەبێ بەرامبەر بە هیچ کەسێک و خۆشی بە بەردەوامیەوە بوو ئەو کەسانەی کە زۆر غەدریشان لێکرد هەمیشە ئامادە بوو کە عەفویان بکە سیفەتی عەفو زۆر بەسەر یازاڵ بوو. لەخوا داوا ئەکەم گۆڕت پڕ نور بێ گوشاد بێ خوای پەروەردگار لە عەزاب و ناڕەحەتی قەبر بتپارێزێ زمانت پاراوکە لەسەر وەڵامی مەلایکەتەکان لە خوای گەورە داواکارم نوێژ و تاعەت و قورئان خوێندن و جوهد و جیهادت ئێستا بێ بە بیتاقەیەک بەدەستەوە کەوا نورێک لە گۆڕت پیا ببێ ئیسراحەتی لەگەڵا بکەی لەخوا داوا ئەکەم ئەسحابی یەمین لەم گۆڕستانە ئێستا سەلامت لێ بکەن بە خێراتنت بکەن ڕەفیق و دۆستانت قوتابی و خزمانت هەموو خواحافیزی لێکەن چاو بە فرمێسکن خوای گەورە جەزایان باتەوە.